دوێنێ لە هەولێری پایتەختی هەرێمی کوردستان کۆمەڵە گەنجێک بۆ سەرخستنی لیستی 222 یەکێتی نیشتیمانی کوردستان چاڵاکیەکیان ئەنجامدا. چاڵاکیەکە بەم شێوازە بوو بە شێوەیەکی ڕێپێدراو لە نزیک هوتێل شیراتۆن بۆ ناو بازاری قەیسەری و بەردەم قەڵای شاری هەولێر چاڵاکیەکە ئەنجامدرا. ئەم کۆمەڵە گەنجە دوای تێپەڕبوونی بەناو بازاری قەیسەری و بەردەم قەڵا کۆمەڵە گەنجێک یان چەند گەنجێکی تریان لە دواوە بەجێ دەمێنن. کۆمەڵە گەنجێکی تر کە سەر بە لیستی پارتی دیموکراتی کوردستان بوون هێرش دەکەنە سەر ئەم گەنجانە کە تێیدا کوڕە شەهیدێکی تێدا بوو بە ناوی ڕەگەز شەهید شێرۆ کە بنەماڵەیەکی دیارن لە هەرێمی کوردستان و هەولێری پایتەختی هەرێمی کوردستان کە شەهید شێرۆ لە پێناو خاکی پیرۆزی کوردستان خوێنی خۆی ڕشتووە. جگە لە ڕەگەز شەهید شێرۆ سێ گەنجی تریش بریندار دەکرێن بە دارکارەبایی لێیان دەدرێت. دوای ڕووداوەکە دەگەێنرێنە یەکێک لە نەخۆشخانەکانی شاری هەولێر و چارەسەری پزیشکی بۆیان ئەنجام دەدرێت. ئەم گرتە ڤیدیۆی کە بڵاو بۆتەوە کە چەند گەنجێک هێرش دەکەنە سەر کوڕە شەهیدێک هەرزوو تەواوی تۆڕە کۆمەڵاتیەکان لە هەرێمی کوردستان تەنیو بووە جێگای دڵگرانی تەواوی خەڵکی هەرێمی کوردستان. بەپێی ئەو زانیاریانەی کە دەست کۆباس کەوتووە ئەو گەنجانەی کە هێرشیان کردە سەر ڕەگەز شەهید شێرۆ ئەو گەنجانە جگە لە دارکارەبایی چەکیشیان پێ بووە و تاوەکو ئێستا هیچ لایەنێکی فەرمی ئەمنی لە هەولێری پایتەخت ڕاگەندراویان لەسەر ئەو بابەتە بڵاو نەکراوەتەوە و ئایا کە ئەو کەسانە دەستگیر کراون یاخودنە. بڕیار وایە ئەمڕۆ ڕەگەز شەهید شێرۆ لە کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژارنەکانی عێراق لقی هەولێر سکاڵای خۆی تۆمار بکاتن کە لژنەیەکی ئەمنیش تێیدا بوونی هەیە. لە چەند ڕۆژی ڕابردوودا بێڕێزیکردن و دڕاندنی فلێکسەکانی لیستی 222 یەکێتی نیشتیمانی کوردستان لە سنووری پارێزگای هەولێر زیادیان کردووە. جگە لەو بابەتە و بابەتی دوێنێش دڵگرانی زیاتری هاوڵاتیانی هەولێر و هەرێمی کوردستان لێکەوتەوە کە چەند گەنجێکی سەر بە لیستی پارتی دیموکراتی کوردستان هێرش دەکەنە سەر کوڕە شەهیدێک لە ناو جەرگەی بازاڕی شاری هەولێر.